هنا بەڵێ پاش ئەوەی کە لەلایەن بەرپرسانی باڵای یەکێتی ئەوروپا بە بانگێشتێکی فەرمی دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی کوردستان سەردانی برۆکسلی کرد دوای ئەوەی کە ژنجیرەیە کۆبوونەوەی ئەنجامدا لەگەڵ بەرپرسانی باڵای پەرلەمانی ئەوروپا دوا بە دوای ئەوە دیارە سەردانی بەرلینی کرد بەرلینی پایتەختی ئەڵمانیا ئێمە ئێستا ئەمانەوێت بۆ زانیاری زیاتر لەسەر ئەو زنجیرە کۆبوونەوەی کە سەرۆکی پەرلەمانی کوردستان ئەنجامی داوە زانیاری زیاتر لەسەر دەمی خۆی لێوەرگرین. سەرەتا بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان زۆر سوپاس بۆ جەنابەت بۆمە باس بکەیت لە ماوەی ڕابردوو لە زنجیرە کۆبوونەوەتان ئەنجامدا لەگەڵ بەرپرسانی باڵای پەرلەمانی ئەوروپا و هەروەها لەگەڵ بەرپرسانی ئەڵمانیا. باسی چیتان کرد بە دیاریکراوی لە کۆبوونەوەکان؟ بەڵێ سەرەتا سڵاو بۆ بینەرانی NRT لە ڕاستیە ئەم سەردانەی ئەم جارەی ئێمە لە چوارچێوەی زنجیرە سەردانەکانی پێشومان بوو بۆ دەرەوە مەبەستی پتەوکردنی دیپلۆماسی پەرلەمانی کوردستان و مەبەستی بینینی ڕەوەندی کوردستانی لە دەرەوەی وڵات. لەم سەردانی ئەم جارەمانە هەروەکو سەردانەکانی پێشومان پرسە گرنگەکانی هەرێمی کوردستان پەیوەندیدار بە جەنگی دژی گروپی تەرۆریستی داعش، هاوکاریکردنی هێزی پێشمەرگە لە ڕووی چەک و تەقەمەنی و جلوبەرگ و پێداویستیە لۆجیستیەکانی تریان، هاوکاریکردنی ئاوارەکان لە هەرێمی کوردستان و ئاوادانکردنەوەی جەرەولا و شەنگال و کۆبانێ، بەهێزکردنی پرۆسی دیموکراسی لە هەرێمی کوردستان و فشارکردن هەوڵدان بۆ دەستخستنی پشتیوانی بۆ فشارکردن لەو لەمپەرانی لە بەردەم پرۆسی دیموکراسی لە هەرێمی کوردستان دروست بووە. ئەمانە گرنگترینە و باس و خواسانە بوون کە لەگەڵ بەرپرسانی ئەوروپا و ئەڵمانیا لەم چەند ڕۆژەی ڕابردووە گفتوگۆمان لەسەری کرد. هەڵبەت ڕووداوەکانی ناوچەکە ئەو بەردۆخە تازەی کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتۆتە کایەوە و ئەو دەرفەتەی ئێستا بۆ کورد هاتۆتە پێشەوە وەکو نەتەوەیەک کە ئێستا لە هەموو دنیا وەکو نەتەوەیەکی بێدەوڵەتی پشتیوانی کۆمەلگای نێودەوڵەتی ئەبینرێ لە بەرەنگار بوونەوە بە گژاچنەوەی تیرۆر. ئەمەش باسوخواستێکی ئێمە بوو کە پێویستەکات کورد وەک کارکتەرێک مامەڵی لەگەڵا بکرێ و کورد خۆشی پێویستەکات وەکو کارکتەرێکی سربەخۆ دەرکەوێ نەک بێەوە بەشێک لە مەملانەی ئەقلیمیەکان. لەلایەن بەرپرسانی باڵای پەرلەمانی ئەوروپا یاخو یەکێتی ئەوروپا هەروەها بەرپرسانی باڵای ئەڵمانیا بە شێوەیەکی فەرمی وەکو سەرۆکی پەرلەمانی کوردستان پێشوازی لێکرا؟ ئێوە خۆتان لەم چەند ڕۆژەیە متابع بوون ئاگداری ئەوەن لە ڕاستیە ئەگەر لە بەشێکی کوردستان نەک لە هەموو کوردستان لە بەشێکی کوردستان و لە ناو بەشەش تەنها حزبێکی دیاری کراوە بە پشت ئەستور بە ڕێگریکردن لە ڕێگای هێزی سەربازیەوە بێوێت شەرعیەتی دیموکراسی و شەرعیەتی یاسایی لە ئاعترافی پێناکاهی ئێمە ئەوە کۆمەلگای نێودەوڵەتی بەم شێوەیە نییە، ئەوە ئەوروپیەکان بەم شێوەیە نین، ئەوە گەلەکەمان بەم شێوە نییە، ڕەوەندی کوردستانی لێرە بەو شێوە نییە. بۆیە هیوادارمەوەنج بە خۆیان نابچنەوە و ئەو ڕێگریانی لە بەردەم پرۆسی دیموکراسی دروستیان کردووە و ئەو هەنگاوانەی ناویانە بۆ بەلاڕێدابردننی پرۆسی دیموکراسی لە هەرێمی کوردستان و شەرعیەتدان بە ناشەرعیەت و هەوڵدان بۆ لێسەندنەوەی شەرعیەت لە شەرعیەت ئەمە کۆتایی پێبێنن، چونکە ئەم گەمەیە گەمەیەکی بێزراوە لە ئاستی نێودەوڵەتی و ئەمە گەمەی ڕژەمە دیکتاتۆرەکانە. وڵامی بەرپرسانی باڵای پەرلەمانی ئەوروپا یاخود ئەڵمانیا چی بوو بۆ جەنابەت بۆ ئەو قسانەی کە جەنابەت بەوانە دوودووە؟ ئەوان پشتگیری خۆیان دووپات کردەوە بۆ گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەتی ئێستا لە باشوور و ڕۆژاوە کە دژ بە تیرۆرستانی داعش جەنگێک لە ئارایەوە ڕۆژانە پێشمەرگە قارەمانەکانمان شەڕڤانان قوربانیە دەن لەم پێناوە پشتگیری تەواوی خۆیان بۆ گەلی کورد دووپات کردەوە و لە هەمان کاتیشا پشتگیری تەواویان بۆ پرۆسی دیموکراسی لە ناو کوردستان دووپات کردەوە و بە نیگەرانیەوە سەری و بارودۆخاکەن کە لە هەرێمی کوردستانە گوزارێت. لەلایەن نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان لە برۆکسل لە بەلجیکا یاخود لە نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەڵمانیا پێشوازی لێکران یاخود دیدارتان ئەنجام داوە لەگەڵ ئەوان؟ ئێمە داوامان نەکرد دیدار لەگەڵ ئەوان ساز بکەین، چونکە بەڕاستی لە زووەوە سەرنج و تێبینیمان لەسەر هەندێک لەم نوێنەرایەتیانە هەیە
لە دەرەوە بە شێوەیەکی حزبی مامەڵاکەن و وەکو هەندێک لە تەسریحەکانیان بینیمان لە میدیاکان ئەوانەیانە ئەوانە زۆر هەوڵیوان داوە کە هەوڵی پەخستنی سەردانەکەی ئێمە بن نەک هەوڵی ئەوە بدەن ئاسانکاری بۆ سەفەری ئێمە بکەن لە کاتێکە ئەوانە لەسەر بودجە و قوتی گشتی موچە وەرەگرن موچەی حزبی وەرناگرن موچەی پارتی وەرناگرن موچەی بەڕێز بارزانی وەرناگرن موچەی خەڵکی کوردستان وەرەگرن لە میزانی خەڵکی هەرێمی کوردستان میزانیان بۆ دابین کراوە دەبێ نوێنەرایەتی خەڵکی کوردستان و گەلی کوردستان بە یەک چاو هی هەر چوار پارچە بکەن نەک تەنها هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە دیارە ئەوان لە ئاستی بەرپرسیارەتی نین ئێمەش زۆر گرنگیمان پێنەدا کۆمەڵێک ڕاگەاندن یاخود کۆمەڵێک پەرلەمانتار باسییان لەوە کرد وەکو سەرۆکی پەرلەمانی کوردستان پێشوازی لێ ناکرێت لە جەنابەت قسەی جەنابەت چییە؟ زانی ئەوە هەندێک باس و خواستی کۆن بوو ڕووداوەکان کە ڕوویانداوە دیدارەکان کە ڕوویاندا باشترین وەڵام و بۆ ئەو جۆر قسانە سپاس بۆ هیواکەیە کۆمەلگای نێودوڵەتی بەڵێ بەرزانێکە کاتە بێ پرسیارێکە ڕاستی سەرۆکی پەرلەمانی کوردستان بکەی ببرە کە بێژەرەکەم بەڵێ هەکار ئەتوانیت بەڵێ کە پرسیاری لە سەرۆکی پەرلەمانەکەی باسەوە کرێت کە سەرۆکی پەرلەمانی کوردستان چاوی بە ناوشێرا مستەفای خەریگشتی بزنەوەی گۆران دەکەوێ باسی ڕەوشی ئێستای هەرێمی کوردستانەکەن ئایا شتێکەوە لە ئارادایە؟ باز لەوە کرێت کە بەڕێز سەردانی نەشورا مستەفاکەیت شتی وا هەیە ئێمە ئێستا لە بەرلینین لە بەرلینی پایتەختی ئەڵمانیاین کاک نەوشروان لە لەندەن سەردانی کاک نەشروانەکەن بابزانین لە ماوەی داهاتوە چییە بزەرێ ینی جارێک دار نییە بەڵێ آخر وتەی جەنابەت چییە پەیامی جەنابەت چییە بۆ بەرپرسانی باڵای کوردستان هەروە بۆ خەڵکی کوردستان لە ڕاستیە من سوپاسی خۆڕاگری خەڵکی کوردستانەکەم خەڵکی کوردستان لە ماوەی ڕابردوو خۆڕاگریەکی ئێجگار بێوێنەیان پیشانیاوە هێزی پێشمەرگە قارەمانەتێکی ئێجگار گەورەی نواندۆ لە بەرەکانی جەنگ و قارەمانەتی ئەوان بۆتە سیمبول بۆ کورد لە ئاستی دنیاە پەیامی من بۆ بەرپرسەکانەوەیە خۆڕاگری خەڵکی کوردستان لە بێ موچەیی لە بێ کارەبایی لە بێ خزمەتگوزاری لە بەرچاو بگرن خەڵکی کوردستان و هێزی پێشمەرگە لە پای ئەوە ئەم قوربانیانە نادات کە کەسێک لەسەر کورسی دەسەڵات بمێنێتەوە یان ململانێ لەسەر کورسی دەسەڵات بکرێ بەڵکو خەڵکی کوردستان لە پێناو خاکی کوردستان لە پێناو مانەوەی ئەزمموی هەرێمی کوردستان ئەماکات بۆیە هیوادارم بەخۆیان نابچنەوە ئەوانەی ڕێگری لە بەردەم پرۆسی دموکراسی دروستەکەن سپاس بۆ جەنابەت هەکار وەکو سەرۆکی پەرلەمانی کوردستان دیارە لە ماوەی ڕابردوو زنجیرێک کۆبوونەوەی ئەنجامدا باسی کۆبوونەکانی کرد باس ناوەڕۆکی کرد بەڵام ئەوەی ماوە دیارە پێش ئەوەی مقابلەکە ئەنجام دەین باسی لەوە کرد کە ئەو حەز ناکات لە ڕاگەیاندنەکان باسی پلان و بەرنامەی کۆبوونەوەکانی داهاتووی بکات لەبەرەوەی ئەو باسی لەوە کرد کە چەند کەسێک یاخود چەند هێز ویلایەنێکی سیاسی هەیە لێرە یاخود نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەلجیکا و لە ئەڵمانیا هەوڵی ئەوە دەن کە کۆبوونەوەکانی